بە بەشداری زیاتر لە 600 کەس تاقیکردنەوەی پرۆژەی قورئان بەهاری دڵانە لە هەڵەبجە بەڕێوە چوو. ئەم ساڵ تاقیکردنەوەکە تایبەت بوو بە ئاەتەکانی سوورەتی تەوبە لە قورئانی پیرۆزدا و بەشداربووانیش بە گرنگیەوە لەو جۆرە پرۆژانە دەڕوانن. وەڵە سپاس بەخوا ئەمڕۆ قۆناغی دووەمی پرۆژەی قورئان بەهاری دڵانە لە پارێزگای هەڵەبجە بەڕێوە چوو. ڕێژەیەکی بەرچاو لە هاوڵاتیان لە چین و توێژەکان لە گەنجان لاوان بەشدار بوون کە ڕێژەیەک بوو ئەوەی ئێمە چاوەڕوانمانەکرد. سپاس بەخوا لە شوێنی چاوەڕوانی ئێمە بوو. تاقیکردنەوەکە کاتژمێر 4 دەستی پێکرد. ئەوە ئێستا بەرەو کۆتایی تاقیکردنەوەکە ڕێن و ڕێژەیەکی ئەو ڕێژەیە ینی جێگەی دڵخۆشیە لە شارێکی وەکو هەڵەبجەی شەیدا و خەڵکە بەدەم ئاەتەکانی قورئانەوە. خۆش حاڵەزانم کە بۆ جاری دووەم لە پرۆژەی قورئان بەهاری دڵان بەشداریم کردووە. ئەخوازم ئەم پرۆژەیە بەردەوام بێت بۆ ئەوەی چین و توێژەکان سوودی لێ ببینن. زۆر سپاسی کۆمەڵی دادگەریەکەن هیوادارین ئەم پرۆژانە ساڵانە گرنگی پێ بدەن و دووبارەی بکەنەوە بۆی هەموو هاوڵاتیان بەشداری تێدا بکەن. هاوکات لە قەزای سێ سادق و شاری کەلاریش تاقیکردنەوەکە بە بەشداری ڕێژەیەکی زۆر لە هاوڵاتیان بەگشت چین و توێژەکانەوە بەڕێوە چوو. ئامانجم هەر بەشداری لەم کۆڕ و کۆبوونە مبارەکە پیرۆزە بوو. زۆر پێ خۆشحاڵم، زۆر خۆشحاڵم بە شوێنێکی ئاوا پیرۆز و مبارەک. ئەگەر هیچیش نێرم هەر ئەوەی کە بوونم هەیە و لە ساحەکە ئەوە هەموو شتێکە بۆ من زۆر دڵخۆشم، زۆر بەختەوەرم، زۆر خۆشحاڵم. هیوادارم ئەم پرۆژانە بەردەوام بێ. زۆر سپاسی بەڕێز مامۆستا محەممەدی بامۆکی ئەەکەم لێرەوە دەستی ماچەکەم بۆ ئەم پرۆژە پیرۆزە و مبارەکە کە پێشکەشی ئەم خەڵکە مسلمانیەکە و ئەم هەموو مسلمانە کۆ بۆ تۆرم شوێنە پیرۆزە. گرنگە ئەم پرۆژانە ئینشاءڵڵا هەر بەردەوامە بێت و بۆ زیاتر وشیارکردنەوەی گەنجان لە دین و لەم بەرنامە جوانە. پێش هەموو شتێ ئامانجمان ڕاستیکردنی خوایە ئینشاءڵڵا خوای گەورە لێی قبوڵ کردبین. دەستی ئەوانەش خۆش بێ کە گرنگی ئێن بەم لایەنە خوایگیان جەزایان باتەوە. و سپاسی ئەوانەکەم کە ئەم پرۆژە جوانانە بەڕێوە بن و ئەوانی کە پشگیری ئەکەن لەلایەنی مادیەوە دەستخۆشییان لێەکەم. الحەمدولillah ئەمە گەرمیان دووەم ساڵێتی کە بەشدارە لە پرۆژەی قورئانی بەهاری دڵان. قورئان بەهاری دڵان ناوێکە بەخۆیەوەیە، هەڵبەتە باسی قورئانە. ئێمە لە گەرمیان و لە هەموو شار و شارچکەکانی کوردستان وامانە لاتووە بە قورئان و جوانین کە خەڵکێکی زۆر حزبانێکی زۆر تێکدەر کە گەرەکیانە شێوازەی خانەوادەکانی و خێزانەکانی کوردستان تێک بدەن. گەرمیان 4 بنکەیە بووە، بنکەی باوەنور و کفری و ڕزگاری و کەلار. زۆرترین بنکەی کەلارە. ڕێژەی بەشداربووان نێزگەی 1400 بۆ 1500 کەسە. زۆر خۆم بە خۆشحاڵم کە بەشداریم کردووە لەم پرۆژە قورئانیە کە پرۆژەی قورئان بەهاری دڵانە کە الحەمدولillah کەسە زۆربەی خەڵکی بەشداری کردووە لەم پرۆژەیە کە الحەمدولillah پرۆژەیەکی خێر و بەرەکەتە. بەشداریمان کرد لە پرۆژەی کتێبی قورئان بەهاری دڵانە. هەر زۆر گرنگە هەموو کەسێ بەشدار بێت لەبەرەوە ئەمە باسی ئاەتەکانی تەوبەیە، هەموو کەسێ بێ بزانێ مەرجەکانی تەوبە بزانێ و تەوبە بخە بەردەوام ئینسانی بێ تەوبە لەسەر زمانی بێ لەناو دڵیا بێ بەردەوام ئەبێت تەوبە بکات لەبەرەوە ئاەتە لەسەری. ئەم ساڵ پرۆژەی قورئان بەهاری دڵانە 50 گەشتی عومرەی بۆ سەرکەوتوان و 50 خەڵاتی جۆرا و جۆری دیکەی تەرخان کردووە. لە سەرانسەری کوردستانیش هاوڵاتیان بەشداریان تێدا کرد و ستایشی کۆمەڵی دادگەری دەکەن. هیوادارن ئەو پرۆژە ناوازانە بەردەوام بن. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.